جیاواز لە زۆربەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ساڵانە و لەگەڵ هاتنی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا ماوەی زیاتر لە نیو سەدەیە دانیشتوانی گوندی گۆبتەپا قوربانیکردنی بە کۆمەڵ ئەنجام دەدەن کە ژمارەی خێزانەکانی لە ئێستادا زیاتر لە 220 خێزان دەبێت. بەڵێ هەموو ساڵێ بە هەمان شێوە بەڵام بە مقداری جیاواز. طبعا ئەم ساڵ بەهۆی قەیران و ئەم مەوزوعی لە کوردستانە هەیە تۆزێ لە چیلۆکەیە کەمی کردو گۆشت، بەڵام لە فەزلی خوا بە زیاد بێ بەو شێوەیە نییە. ئێستاش ساڵان نەفەری چیلۆیەکی پێبڕاوە، ئێستا تقریبا 800 و 750 غرامی پێبڕاوە. هەموو ساڵێ لەوەتی لە تەمەنی منیش و لە پێش تەمەنی منیشە ئەوەی کە من دیومە هەر بەم شێوەیە بۆ هەموو ساڵێ. مێژوی ئەم قوربانی بە کۆمەڵە دەمێکە لە باو باپیرانمانە ئەکرێ ئەو کاتی ئەوەندەی کە من بەبیرم دێ ئێستا بەرنامەکەمان گۆڕیوە، ئێمە لە ماڵێ ئەکرێ و ور دەکرێت دێ بۆ مزگەوتەکە پێشە کاتی باو باپیرانمان هەر جوانەکە دەهاتە بەردەی مزگەوتەکە لەوێ هەمووی بە ئامەد گوندەکە سرە بەردرا و کەرکەرتەکرا و دابەشەکرا. ئێمە مێژۆکەی گەلێ کۆنا لە باو باپیرانمانەوە ئەو مێژوو هاتووە تەرکمان نەکردو. مامۆستایەکی ئاینیش ئاماژە بەوە دەکات سەرەڕایەوەی لە ئێستادا چەندین کۆسپ و لەمپەر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست دەکرێت بۆ ئەوەی لە دروشمە ئاینیەکان دوور بکەونەوە، بەڵام بە ئەنجامدانی سونەتی قوربانیکردن هاوڵاتیانە و کۆسپ و لەمپەرانە ڕەت دەکەنەوە. بەڕاستی ئەم دڕۆژە ئەوەنە خێر و بەرەکەتی تایە، ئەوەنە عیبادەتی گەورەی تایە، نازانی لە چیەوە دەست پێکەیت، لە حەجەوە لە عەرەفەوە لەم قوربانیەکەوە خەڵکی دەیکا لە پێناوی خوای پەروەردگارە. تەمەن ئەم قوربانیە سونەتێکی گەورەیە بۆیە خوای پەروەردگار پێمانە ئەفەرمێ هەر کەسێ ئەم شیعارە بەرزکاتەوە ئەوە بە تاکید ئەهلی ئیمانە ئینشاءڵڵا، نیشانەی ئیمانداری و نیشانەی تەقوایەتی. الحەمدولله لەگەڵ کورد بەردەوام لەگەڵ ئیسلاما یەک بووە، بەردەوام هەوشانی ئیسلامە کورد. چەند کەس قەرزی کردووە گوتوێتی هەر قوربانەکەم بۆی لە دەستم نەچێت نەک ساڵەکە نەگەمەوە ئەو کاتە. سەرەڕای بەردەوامی قەیرانی دارایی و خراپی دۆخی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان، بەڵام هاوڵاتیانی هەرێم ساڵانە و لەگەڵ هاتنی جەژنی قورباندا و وەک خۆشەویستیان بۆ ئەنجامدانی سونەتی قوربانیکردن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەم سونەتە جێبەجێ دەکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپا لە سنووری ناحیەی ئاغجەلەر.